بەڕاستی حەزم لە دەرهێنان لە ناتوانم ئەم شتانە ئینکاری تیاکەم لە دەرهێنانی سینەماییش لە مامۆستا کامران ڕەوف و حەزم لێ کرد. فرمێسکی ڕەشی کرد، ئێمەی بردوەکەمە و ژۆڵە فێکت ئەو تەقینەوەکانمانە کرد، ئەوشمان هێنایە ناو سینەماوە ئەم ئفێکتانەی کە لە هێنا ئەو لە سەمەسا فیشەک لە کەسێکگەیە خۆمە لە ماڵە دروستمان کرد. لە فرمێسکی ڕەش و لە فرمێسکی ڕەشەوە حەزم لە دەرهێنان کرد، حەزم لە نووسین کرد. هیچ لەوە لە زەمانێکا باسم کرد کە حەزم لە نووسین کرد ئەم بام بەشەی ئەریوان، یعنی بافە زۆر باشە بڕۆ لەگەڵیا. ترەوە بوو ساڵی 99 یەکەم کورتە فیلمی خۆم کرد، 4 خەڵاتم وەرگرت لە فیستیڤاڵی کورتە فیلمی سلێمانی کە تەلەڤیزۆنی گەلی کورسان لەگەڵ بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە ئەویان کرد. 4 خەڵاتم برد. فیلمەکە ئەکتەری تیانە بوو، مجرد هەمووی جوڵە بوو، دەنگ و جوڵە و ئەنی ئەو وێنە بوو. قسەی کۆتایی ڤار دەیکات.